چۆنی؟ تۆ چۆنی باشی؟ ئەوە چییە لە بەڕاست بووە دەرەنگاتی؟ چی بکەم وەڵی تر هەروە فراگەت بۆ تەلەفۆنە نەکرد؟ نا بۆ؟ شکە تەلەفۆنەکەم لە ماڵەوە بیرچووتم نەیەکتر جواب باتەوە. ئادێ مۆبایلم بەرێ و ڕسمێکی بیرمە ها چەند جوانە؟ دێ ها چەند جوانە؟ هەر بەڕاست نازانم مۆبایلەکەم چی لێ کردووە. چی لێ هاتووە؟ قابلت چی لێیە؟ نازانم لێمون بووە. چۆن؟ تەبانی میمۆرەکەشی تایە؟ بە میمۆرەکەەوە. بڕۆ بۆ سەوی حەیامان چوو. ئەتوانی بۆ دەستخۆ لە شوێنی منا ببینیت؟ کچێک لە وڵاتە کەرکەر خۆشەویستی وا سەری لێ بشوێنێ بهێڵە هەموو شەریفی بگوازێتەوە بۆ ناو مایلەتی کوڕێک. زین چی من بڕوا ناکەم قسێکی زەرورت پێ بێ بۆ وتن. ناحەقیشت نییە. چی لە تۆیە؟ ئەزانم لە هەموو ڕسمەکانە بەتەنیان بەبێتەوە. خۆزگە ڕسمەکانیش تەبیعی بوونایە. تۆ بیا من فەرقی نییە. تۆ خۆشەویستی من نیت؟ خوا لە خۆشەویستی پێم نەکا. لەبیرتە لێت ئەپاڕامەوە و دۆ منم تازە من وڵکی تۆم ئەوە تا دڵمان ناوە بەدڵیەکەوە بەڵام کامەرەی مۆبایلەکە لابە. کەچی تۆ ئەمانە جوانترین یادگارین ئەمە لای خۆم بیان هێڵمەوە. ئاخر یادگاری لێ دڵا هەڵەگیرێت یان مۆبایل. ئێستا بەس خوا ئازانێ بەدەست کێوەیە. سووک ڕسوابم. من ئەزانم لە کێوەژیم. ئەزانم لە چ ماڵێکام و کێ کەس و کارمە. ئەکوژێم. بۆ تۆ شێت بووی؟ باس وڵا شێت. بەشێتە گیان شێت و یان هەموو شتێکە بڕانەوە لەگەڵما. وا لە خۆ دەکەی. من نەزانم بەمانەگەڕێنەوە. تۆ چیت؟ ئەم هەموو شانسە لە کێو بوو. تۆ چوزانی مۆبایلەکە دەچە بەدەست کێوەیە. یانە و کاتەی سێری فۆتۆ ڤیدۆکانەکەات یەکسەر وەحی بۆ دابەزێ. ئیتر کون بەکون بە دواتە ئەگەڕە و یاتەوە دەست بۆ حەزرەتی یوسوفی دۆزێتەوە. بابیر کەمەوە. زانمە خێرزار لە کوێ پێم بوو؟ دەی بەساتە ئادی تۆ بیرە بگەرەوە. ئادی بیر کەرەوە بزانە لە کوێ لە بیرە چووە. دەی بەساتە بیر کەرەوە. بزانە لە کوێ. ئەخیر تەلەفۆن لەگەڵ تۆ پێکەی. بیرم نەچوە. لێم کەوتە. وەستا!
الو 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 جلما خۆکار نیم بڵێ بزان بێزەحمەت دەتوانی یەک دۆست گەمە بگری لە حەمام لێرەش قسەکردن مەس لەگەڵ کچا خۆشە عەفوم کە ئەگەر لە کاتێکی خراپە قسە بکەم بۆ خراپی خراپ نییە بەڵام لە خەیاڵێکی خۆشە کردم ببوورە باشە بەزە مۆبایلی قسەی پێکی هی منە کەواتە بێ و خانمە جوانە شەری جەنابە بێ کامە ئەوەی پێش تەلەفۆنەکە حەبەسا بوو بە دیاری باشە مۆبایلەکە بۆ خۆت و میمۆرەکەم بۆ بگەڕێنەرەوە ئەی بۆ باکسەوە دەبێ ماڵەکەم یعنی چی ئەمە یعنی مۆبایلەکە بۆ تۆ بێت و میمۆرێکەش با بۆ من بێ زۆر ناشرێت ساکەیت تۆش زۆر دەرم پێ دەکەوتەوە ئەگەر پێشتەکانی ناو مۆبایلەکەم نەبیرێ بێ هەرچی برادەرەکانمە میمۆرەکانیان پێشکەشکان بەجەنادە لە بەخوا کەسیشان لەمە شەریفتر نیت کەواتە میمۆرێک و دەست ناکرێتەوە هیچی بوویت چۆ ڕێگانە بە خەڵکی تر بێقیمەت ئەزانیم بێت تۆ یەڵێ وەکو وایە بڵێتی وەکو وایە بڵێ با هەواڵ واو دەبێتەوە ئەجا ئەوەشە بێت ڕسمەکانی خانمیش ئەوە بەیەنێ خەڵک بیبینێ زۆر بە ئەخلاقی باشێکیان تەلەفۆن بەکەرەوە باشە بە ساقەت بای ئیشمەیە بەخوا مەکە ڕازی رازیم کچێکی خۆنیش خۆشە بە دەرکردنەوەی بەقوربان بەقوربان چێکی خۆن تۆڵی باڵمانەکانە ناناسی ئەو کشەی بەدەستی خۆش شەرەفی خێزانێک لەدەستبا هەرزوو بیکوشە سەربەرزیترە بمۆرەکەەوە هیچ شتێک وەکو شەرەف نییە بەخوا ڕۆژی ڕۆژان خوانە خواستە پێ خواردنی سەردە ناوبانگی هەموو خێزانێک بەسراوەتەوە بە شەرەفەوە کە نەما ئەبێ لە لای بێت زەزای چەند خۆش بێت بەڵام شەڕەکەدا خۆشویستەکەی تۆش زۆر دەرم ئەگەر پێشتەکانی ناو مۆبایلەکەم نەبیرێ بێ هەرچی برادەرەکانمە میمۆرەکانیان پێشکەشکان بەجەنادە لە بەخوا کەسیشان لەمە شەریف کەواتە میمۆرێک و دەست ناکرێتەوە نامەوێت یەک ڕۆژ زیاتر بێت لەمە تێ بێت چونکە ئازان بۆ ڕۆژمانە بڵاو بنەوە سەر شەڕێ بیرم نەچوە لێم کەوتووە کچێکی ئازای چونکە پێشەوەی شەرەفی برێنەر بێت ڕازی ژیان جێگەڵ
بۆ تەسەلمێنم منیش ئامادە نیم دوای تۆ لە ژیان هەرمێن ئەگەر حەزەکەیت ئەتوانی پەشیمان بیتەوە من باجە عەقڵ خۆم بەو شێوەیەم باسی چیەکەی کە تۆ نەمێنی من چی بکەم بەتەنیا من تۆم بۆ ئەوە هەڵبژار گیانێکی خۆش بۆ دروستکەم نەک بۆەوەی بە ساقەیەکە ناسەوە بووم خوا بە هەر خۆمەوە بکەم بڕۆ بۆ خۆ بژی ئەگەر خۆشمەوەرە کەمەرە بکوژن مامەڵێ حەزەکەم من پێشتەوە ڕاحم دەرچێت من حازرم باب میکنم کەسەر سەر ئەخیر وشێ من کە گەر لێبێ ژمارە سێ یەک خۆشم ویسید و خۆشمەوێت خیانەتم بەرامبەر نەکردیت دوو ئەم ڕێگایان بۆی هەڵبژان لە بێنا شەرەف و کەرامەتی تۆیە نامەوێ بژیم و نامەوێ بۆ بینم کە ئازارت دەیت پێشەوەی بڵێم سێ خۆشمەوێت